تێپەڕینی 14 ساڵ نەیتوانیوە ساڕێژی برینی لە دەستدانی ڕۆڵەکانیان بکات. ساڵانە بەیادکردنەوە و سەردانی گۆڕەکانیان و دڵدانەوەی یەکتر لە نێوان کەسوکاری قوربانیەکاندا دەیانەوێت تیماری برینەکانیان بکەن. ئێوە نییە ئێوە و چالاکەوان و ئەو خەڵکە چاکەی لەم وڵاتەیە و لە چواردەوریەتی دەرەوەی وڵاتیشە نییە کردومە بەچی کردومن نییە بەوەی نییە کە من مردشم نییە ئەم یادانە هەرە بکەنەوە لەبەر چکە هەردی و ڕێژوان و سوورکیۆوانە بۆ ئێمە بەس بۆ ئێمە نەبوو بۆ ئێوەش بوونیە بۆ ئەم وڵاتە بوو. ئەمڕۆ حەڤەی شوباتە ئەو ڕێکەوتەی مێژوویەکی کورتی هەیە بەڵام ئازارێکی قوڵە بۆ خەڵکی سلێمانی و دەوروبەری و قوڵتر بۆ کەسوکاری ئەو قوربانیانەی بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی لە سیستمی حکومڕانی هەرێم و لە پێناو چەند داواکاریەکدا بوونە قوربانی. هەتا مردنیش خۆش نابین هەتا مردن دنیا ئاخرە بێت ئیشەڵڵا لە پشتیوانی خوای گەورە بەرئاقیم باخوا و پێغەمبەر هەیە زمانم بە ڕۆژۆ بەخاتی ڕۆژی موبارەکە و ئەم ماڵی شەشەڵانە ساڵەیە کە ئەم حەلانە تەخت و بەختیان نەمێنێ ئێمە ساڵانێک کوڕەکانمان کەینەوە. ئەوەی ئازاری برینی دایک و باوکی قوربانیەکانی قوڵتر کردوێتەوە تا ئێستاش هیچ کەس لە تەقەکەران و بکوژانی ڕۆڵەکانیان دەستگیر نەکراوە. هەرچەندە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چەندین جار بەڵێنی بە سزاگەیاندنی بکەرانیان داوە و بەشداری و هاوخەمی کەسوکاری قوربانیەکان بوون بەڵام تا ئێستا وەک کردار ماوەتەوە و بێبەڵێنیەکەش ئازارێکی بە سوێترە بۆ کەسوکاریان. پاش تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە و ئەو کەیسانە کە زیاد لە 10 شەهید و زیاتر لە 200-300 بریندار هەبوو بەداخەوە هیچ کام و من وەک پارێزەرێک لەو دۆسیانەدا کە بە دۆچۆنی یاساییمان کردووە بۆ دۆسیەکان بۆ ئەوەی ئەوانەی کە تۆمەتبارن کە لە لەوانەیە کە تەقەیان کردووە لەوانەیە کە بڕیاری تەقەکردنیان داوە هەرێک لە بەرپرسە حیزبی و ئەمنیەکان و بەرپرسی پاسەوانە حیزبەکان و پاسەوانەی بارەگا حیزبەکان هیچ کام لەوانە بە سزای یاسایی خۆیان نەگەیشتون هیچ کام لەوانە لێ پێشینەوەی یاسایی پێویستیان لەگەڵان نەکرا بە پێچەوانەوە دۆسیەکان هەوڵدرا کە ئەو دۆستیانە ڕۆشنایی بە خۆیانەوە نەبینن بۆیە دۆستەکان یەک بە یەک لە دوای یەکتر دائەخران. ساڵی 2011 ناڕزایی قوڵ لە نێوان چین و توێژە جیاوازەکاندا سەری هەڵدا بەو هۆیشەوە خۆپشاندانی فراوان لە شار و شارۆچکە جیاوازەکانی سنووری دەسەڵاتی یەکێتی دژی سەرجەم حیزبە سیاسیەکانی هەرێم دروست بوو وێڕایەوەی 62 ڕۆژی خایاند و توندوتیژی بە دوای خۆی داهێنا و بەو هۆیشەوە دەکەسگیانیان لەدەستدا و نزیکەی 500 کەس بریندار بوو لە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بەڵام جگە لە گیان لەدەستدانی ئەو دەکەسە لە ناوچە جیاوازەکانی هەرێم هیچ لە داواکاری خۆپشاندەران کە سەرێکی ترینیان پێداویستە سەرەتاییەکانی ژیان و قوتی خەڵک بوون نەهاتە دی. سنوورکەری دەنگی ئەمریکا